کە ئێمە بڕیاری دامەزراندنی ئەو پەیمانگایەماندا کە پەیمانگەیەکی پەروەردەیی پەرەپێدانە بۆ پێگەیاندنی لاوانی بانخواز کە ئامانجمان ئەوەیە کە ئەو گەنجە زۆرەی کە ئێستا لە کوردستاندا هەیە ئەوانەی کە دەرچووی کۆلیژەکانن دەرچووی پەیمانگاکانن دەرچووی بەشێک لە حوجرەکانن دەرچووی بەشێک لە ئامادەی ئیسلامیەکانن توانای باشیان هەیە بۆ ئەوەی کە لە ئایندەدا خزمەتی ئەم وڵاتە بکەن خزمەتی ئەم خەڵکە مسلمانە بکەن کە لە بەرامبەردا کاریگەر هێزێکی بەتەوژم کە خاوەنی مادەی زۆرە خاوەنی کوالیتی بەرزە لە ڕاگەیاندندا لە بەرامبەر ئەو فشارەی کە ئێستا ئیش دەکات لەسەر بیر و باوەڕی تاک بە تاکی خەڵکی کوردستان لەسەر هەر لە ناوەندەکانی خوێندنەوە هەر لە زانکۆکانەوە هەر لە شەقامەکانەوە تەنان لە مزگەوتەکانەوە ئامانجی ئەمانە ئەوەیە کە تأثیر لە بیر و باوەڕی خەڵک بکەن و وەکو چۆن دەڵێ مسلمانێتی خەڵک لەکەدار بکەن و تأثیر لە قەنەعەت و بۆچوونەکانیان بکەن و لە بەرامبەریشدا ئێمە بەڕاستی پێویستمان بە ئەوەیە کوالیتی بانخوازانی کوردستان بەرز بکەینەوە ئەو بەرزکردنەوەیش بەڕاستی بە ئیدارەدان دەبێت بە دروستکردنی پەیمانگا دەبێت بە دروستکردنی زانکۆ دەبێت کە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا حکوومەت و دەسەڵاتی کوردی پاڵپژ نییە بۆ تەقویەکردنی لایەنی داعوی وەلایەنی بانخوازی لە هەرێمی کوردستاندا ئێمە دەمانەوێت لەو پەیمانگایە ئەو کەلێنە پڕکەینەوە و توانای گەنجانی مسلمانی خاوەن ئەزمون لە بانخوازیدا بگەینینە ئەو ئاستەی کە خزمەت بە ئایندەی هەرێمی کوردستان و ئایندەی خەڵکی مسلمانی کوردستان بکەن ئەو پەیمانگای هاوێرە ئامانجی ئەوەیە قوتابیەک دروست بکە بانخوازێک دروست بکە بە خزمەتێکی گشتی بیر بکاتەوە و بە چاوێکی گشتی لە خەڵکی هەرێمی کوردستان بڕوانێت.